لە دوای ئەنجامدانی چەندین سیمیناری جیاواز لەسەر ڕۆشنبیری وەرزشی و دەرونی لە قوتابخانەکانی سلێمانی بەڕێوەبەری پەروەردەی ڕۆژاوای سلێمانی ئەو ستافە بانگ دەکات و خەڵاتی ڕێزنانیان پێدەبەخشێ و داواشان لێەکەن کە لە سیمینارەکان بۆ خوێندکاران بەردەوام بن تا زانیاری نوێ وەربگرن و هانیان بدەن بۆ وەرزشکردن و دەرونێکی ئارام لە ڕێگەی وەرزشەوە. بەڕێوەبەرەتی پەروەردەی ڕۆژاوای سلێمانی سوپاسی ستافی سیمینارە وەرزشیەکانی بەڕێوەبەرەتی وەرزشی سلێمانی دەکات. ڕۆژی سێشەممە خات و بەناز ڕەمەزان بەڕێوەبەری بەڕێوەبەرەتی پەروەردەی ڕۆژاوای سلێمانی خەڵاتی ڕێزلێنان و سوپاس و پێزانینی بەڕێوەبەرەتیەکانی پێشکەشی ستافی سیمینارە وەرزشیەکانی بەڕێوەبەرەتی وەرزشی سلێمانی کرد کە پێگاتون لە خەسرە و گورون و کاوانە بووبەکر و سارە محەممەد و شاباس حەکیم و هاوژین جەمال. لە ڕێوڕسمەکەدا لە بەڕێوەبەرەتی پەروەردەی ڕۆژاوای سلێمانی بەناز هاتوو بەناس واتە بەڕێوەبەر دەستخۆشی لە ستافەکە کرد و باسی لەوە کرد کە سیمینارەکان کاریگەری ئەرێنی زۆریان هەبوو و سوودێکی باشی بۆ خوێندکاران و تەنانەت مامۆستایانیش هەبوو و داواشی کرد کە لەم ساڵی خوێندندا بەردەوام بێت. لە بەرامبەردا ستافی سیمینارە وەرزشیەکانی بەڕێوەبەرەتی وەرزش دەستخۆشیان لە بەڕێوەبەرەتی پەروەردەی ڕۆژاوای سلێمانی کرد کە گرنگی بەو سیمینارانە ئەدات و کار ئاسانیان بۆ دەکات کە لە قوتابخانەکاندا پێشکەشی دەکەن. جێی بیرهێنانەیە بەڕێوەبەرەتی وەرزشی سلێمانی بە هەماهەنگی بەڕێوەبەرەتی گشتی پەروەردەی سلێمانی و بۆ ساڵی 2022 لە 2023 زنجیرەیەک سیمیناری وەرزشی لە ژێر ناوی ڕۆشنبیری وەرزش و گرنگی وەرزشکردن لە 15 قوتابخانە و خوێندنگەی سووری سلێمانی پێشکەش کرد کە ئامانج لێی بەرزکردنەوەی ئاستی هۆشیاری وەرزشی و گەیاندنی سوودەکانی وەرزش بوو لە ڕووی جەستەیی و دەرونیەوە بۆ خوێندکاران. هاوکار لەگەڵ سیمینارەکاندا هەر قوتابخانەیەک کە سیمینارەکەی تێ ئەنجامەدرا کۆمەڵە کەلوپەلی وەرزشیان پێبەخشا و پاڵەوانێکی وەرزشیش دەبرایە خوێندنگەکانەوە تا باس لە ئەزمموی خۆی بکە و ئەزمونونەکەی بێ بە ڕێگەیەک بۆ خوێندکارانی ئەیانەوێت لە وەرزشدا پەرە بە ئاستیان بدەن و ئەو کارانە دووبارە بکەنەوە کە ئەو پاڵەوانەی دروست کردوە.